خوشکەکەم، ئەگەر دکتۆرێک پێت بڵێ ئەبێ خۆت داپۆشی چونکە پێستت ناسکە، ئەگەر ناتووشی شێرپەنجەی پێستەبی، ئەوە تۆ بە ئاسانی بەگوێی دکتۆر ئەکەیت و خۆت داپۆشی. بەڵام بزانە پەروەردگارت فەرمانی پێکردووی کە خۆت داپۆشیت، ئەگەر نا تووشی ئاگری دۆزەخ ئەبیت. بەڵام تۆ فەرمانی خوا جێبەجێ ناکەیت و فەرمانەکەی ئەشکێنیت. خوشکەکەم، پرسیار لە خۆت بکە، ئایا ئەکرێ ڕەوایە فەرمانی دکتۆر جێبەجێ بکەیت بەڵام فەرمانی خوا بشکێنی؟ هیوادارم وەڵامێکی ڕاست و دروست بۆ قەبر و قیامەت ئامادە بکەیت. بە تایبەت ئەو خوشکانی کە باڵاپۆش نین، فرسەتە پێش مردنت تەوبە بکە، خوددا لە خۆت ڕازی بکە، ببە بە باڵاپۆش، چونکە بۆ جەستت لەبەر خۆشیەکی کاتی خوددا لە خۆت مەڕەنجێنە. سەرنجام جەستەتە لە گۆڕدا دەڕزێ و دەبێتە خۆراکی کرم و مێرو. تەنها شتێ سوودت پێ بگەیەنێت خوداپەرستی بە تەنها و عیبادەتێکی چاک و باڵاپۆشیەکەتە.